وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی حکوومەت یاریمی کوردستان لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا داوای دواخستنی ڕفراندۆم دەکات بۆ ماوەی ساڵێک بۆ ئەوەی لەو ماوەیەدا لە ڕێگەی ئەو نەخشە ڕێگایی کە وەزارەتی کشت و کاڵ داینەوە بگەین بە خودبژێوی لە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئەودا لە ڕێگاشیەوە هەموو مەترسیەکان بڕوێنینەوە کە لە نێو هاوڵاتیاندا دروست بووە بەوەی دوای ڕفراندۆم هەرێم دووچاری ئابلوقەی ئابووری و سیاسی دەبێتەوە لەلایەن وڵاتانی دراوسێەوە. بەلایانی کەم گوتمان ساڵێک خۆی من دڵنیاشم ینی سبەی ڕفراندۆم بشکرێ بۆ دوو سبەی دەوڵەتی کوردی ڕاناگەیەندرێت ینی دڵنیام لەوە تەبان پێی دەچێت ساڵی پێ دەچێت ڕەنگە ساڵی زیاتریش پێ بچێت ئەوە قەناعەتی بۆچوونی خۆمە و لێکدانە و تەحلیلی خۆمە. ئێمە ئەگەر لە ئێستاش دەست پێ بکەین ینی بەڕاستی ینی کاتمان بەدەستەوەیە ئەمە ناڵم ینی بەم ساڵە هەموو شتێک دابین دەکەین بەڵام ئەگەر وەکو باسم کرد پاڵپشتی هەبێ بە تایبەتی پاڵپشتی دارایی هەبێ ئێمە زۆر لەو شێشانەمان چارەسەر دەکەین. لەبارەی ئاسایشی ئاوە وەزیری کشتوکاڵ ڕێگەیان ئەگەر بودجەی تەواومان بۆ دابین بکەن بە تەواوکردنی بەنداوەکانی ئاو لە ئایندەدا پێویستمان بە ئێران و تورکیا نابێت و ناتوانین هیچ مەترسیەک بخەنە سەرمان چونکە لە ئیستادا لە هەرێم ئاوی زیاد لە پێویستەیە بەڵام ئاوەکە بە شێوەیەکی یەکسان لە ناوچەکاندا دابەش نەکراوە. ئەم چواردە بەنداوە هەمووی دیزانی بۆ کراوە و بودجەکەشی بۆ تەقدیر و تەخمین کراوە و بە شێوەیەکی زۆر ڕێک و پێچیش بە شێوەی پێویست لە هەموو هەرێمی کوردستان دابەشمان کردووە. واتە ئەگەر ئێران ئەگەر تورکیا ینی بیانێ هەر کاتێ مەسن ئاومان لێ بگرنەوە شەڕی ئاومان لەگەڵ بکەن ئەمن لێرەوە هەموو هاوڵاتیان دڵنیا دەکەمەوە کە بەم پرۆژە ئێمە ئەگەر تەواوی بکەین ئێمە منەتمان بە هیچ لەم فشارانە نابێت کە بەکاربێت. وەزیری کشتوکاڵ ئەوشی ئاشکرا کرد ئەگە بەراود یە بکەین لە نێوان ساڵی 2014 بۆ 2016 کشتوکاڵ گەشەکردنێکی تاوی بەخۆ بینیوە کە تەنها لە گەنم پێشتر لە 90% بەرهەم دەهات بەڵام لە ئیسا دەبووەتە لە 180 بە هەمان شێوە لە سەوزە و میوە و چەندین جۆری تر بەڵام بۆ گەیشتن بە خودبژێوی پێویستمان بە 36 ملیار دینار هەیە هەروەها بۆ دابینکردنی ئارد و بەرهەمەکانی تری پەیوەست بە گەنمیش دەبێت بڕی 1 ملیۆن تەن گەنم لە ناوخۆ بکڕینەوە بۆ مش پێویستمان بە دروستکردنی سایلۆی زیاتر هەیە چونکە ئەو سایلۆیانەی ئیستا هەیە نزیکەی 385,000 تەن گەنم عەمبار دەکەن. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.